تەماشا بکەن لە قورئانی پیرۆزە چۆن خوای گەورە بۆمان باس ئەکات کە کوفر بە تاغوت بکەین. کوفر بە تاغوت شتێکی تازە نییە. ئەمە ئیشی مەلایەک و گەنجێکی سەر فەیسبوک نییە بڵێ وەڵا تاغوتیانە. تاغوت لە قورئان هاتووە، بەشی گەورەی دینە، بەشێ لەو زانایانەی کە نەیان کردووە بە مەرج لە لا ئیلاهە ئیلەڵڵاوان بە ئەسڵێ زانن. کەسێک کوفر بە تاغوت نەکا پیان مسلمان نییە. کە باسییان نەکردووە لە مەرجەکان هاوتیانە پێویست ناکە هەر باسی کەین ئەسڵە خۆی ئەوەشی کردوێتی بە مەرجکەوەکو من باسی یەکەم وتیانە بە فەرع و بە ئەسڵش هەر دەبێت کوفر بە تاغوت بکەیت. جا بە هەر شتێکی تۆ ئیمانت پێی نەبێ یان لە نیفاق ئاژیت، لە مونافیقی ئاژیت، یان لە کافری ئاژیت، یان ئەبێت بە هەموو شێوازێ تۆ بڵێ من کوفر بە تاغوت دەکەم. ئێستا باسێکین تاغوتیش کێیە. خوای گەورە فەرمێت فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها والله سميع عليم. سورة بقرة آية 256. خوای گەورە فەرمی هەر کەسێک کوفر بە تاغوت بکە ئیمان بە ئەڵڵا بێنێ دەستی کردووە بە ئەو پەتەوە کە پچڕانی نییە، کە ئیسلامە، کە قورئانە. خوای پەروەردگار وتەکانتان ئەبیستێت و عالمە بە حاڵتان. لسورة نحلة فرميد ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت فمنهم من هدى الله ومنهم من حقت عليه الضلالة. خواي گەورە هیچ پێغەمبەرێکی نەناردووە سەلامی خۆیان لەسەر بێت. پێیوتون بە قەومەکەتان ئەڵێن جوان گوێ بگرن، قەومەکەمان جوان گوێ بگرن، عیبادەت بۆ خوا بکەن و کافرش بن بە تاغوت، باوەڕتان بە تاغوت نەبێت. هەنە کەسێ خوا هیدایەتی داوە بۆ ئەمڕێ و لە تاغوت دوورە و هەنێک شەیە سزای خوای بەسەر خۆیان جێبەجێ کردووە. لە سورەتی زومەر فەرمێ والذین اجتنبوا الطاغوت أن يعبدوها لهم البشرى. مژدەی گەورە بۆ کەسانەیە خۆیان لە تاغوت بە دوورەگرن، ئیمانیان پێیان نییە، سڵ ناکەنەوە لە زەبریان، لە پارەیان، لە چاوسورکردنەوەیان، لە مەسالیحیان، گوێیان پێی نییەوان چاوەڕوانی بەهەشتێکن لا يرون فيها شمسا ولا زمهريرا. لسورة نساء شاخواي پروغار فرميد لآية شسطة ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. خواي قرا فرميد نابيني كسانك بزعموا بقماني خويان قوايا ئیمانیان بە قورئان هەیە، ئەمە گومانە، یان ئیمانیان بە کتابەکانی پێشوو هەیە، بەڵام کاتێک کە لێیانە قەومێ حکمەکانیان ئەبەن بۆ لای تاغوتەکان، بۆ لای بەرنامە دەستکردەکان. لە کاتێکا فەرمانیان پێکراوە کوفر بە تاغوت بکەن، حکم تەنها لە قورئان وەرەگرن، تەنها لە قورئان. لە قورئان لە حەدیسەکان فەرمانی پێکراوە کوفر بکە و یەتەحاکەموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به. شەیطان ئەیەوێت بەرەو گومڕاییان بەرێ، ئەوەی کە لە ناو تاغوتایە و خەریکێ و بابەتانەیەوە شەیطان سەری لێ شێواندووە، بەڵام ئاگای لە خۆی نییە. طاریقی کوڕی ئەشیەمی ئەشجعی ڕەزای خوای لێ بێت، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من قال لا إله إلا الله وكفر بما يعبد من دون الله حرم ماله ودمه وحسابه على الله عز وجل. هر کەسێک بە خاڵیسی بڵێ لا إله إلا الله، شایەتیە دەم خوای حەق، إلهي حق، الله تنها خواي پروگارك لسر عرش برز وبلندا وكفر بما يعبد من دون الله. أما كفر بالطاغوت، باوري بغير خوان بيت، حرام خواني برجيت، حرام مالكي بريت، حساب شيلاي خوايا بدرو وتيتي براز وتيتي قرن أوي لواقع باوري بطاغوت نيو لناو لا إله إلا الله عجي. لصحيح مسلمات وبجمار